تشيل ايه يقول السيستاني كون طبل الموس قول السيستاني كون طول الموس قول السيستاني كون السيستاني كون طبل دوای هەفتەیەک لە شەڕ و ترس و ڕوبەڕووبوونەوە ئەمە سەربازانی عێراقن لە ناوەندی ئەم شارەوێرانە ئاهەنگی سەرکەوتن دەگێڕن. هێزە هاوبەشەکانی عێراق لە شاری ڕوومادی لەسەر بینا داڕوخاوەکەی پارێزگای ئەمبار ئاڵای عێراقیان هەڵکرد. هێزە هاوبەشەکانی عێراق کە لە سوپا و پۆلیس و دەستگای دژەتیرۆری عێراقی پێکهاتبوون بە یارمەتی هێزە ئاسمانەکانی هاوپەیمانی و عێراقی ئۆپراسیۆنەکان ئەنجامدا. بەڵێ ئێستا ئێمە لە سنتەری شاری ڕوومادین بە دووری 400 بۆ 500 مەتر لە کۆمەلگای حکومی ناو سنتەری شاری ڕوومادی کە لە ئێستادا 400 مەتر لە ئێمە دوورە وا دیارە وەک ئاماژەی پێ دەکەن فەرماندە سەربازەکانی ئێرە لە کۆمەلگای حکومی تا ئێستا چەکدارانی داعش وجودیان هەیە و لەوێدا بەرگریان بەهێزەوە چاوەڕێی فڕۆکە جەنگیەکانەکەن تاکو بتوانن ئەو سنوورە کۆنتترۆل بکەنەوە و ئەم سەربازانەی لێرن کە وەک دەبینن تا ئێستا پێکدادان بەردەوامە. من ئەمێ بچمە لای فەرماندەیەکی بوليسي أنبار سيادة الأخي الاشتباكات الآن اي هاي اكو مفارز لداعش ئەوەی دەیبینن مەفرەتە شارەکانی داعشە کە لە ماڵەکانەوە تەقەماندیەکەن. ئێمە شەڵ دەدەین تەواوی ماڵەکان کۆنتترۆل بکەین تا بە ئاسانی کۆنتترۆڵی هەموو شارەکە بکەین. بە شێوەیەکی گشتی داعش لە هەموو ناوچەکان بەرگری لاواز بووە. وان شاء الله نسيطر على كل المدينة. وەک جۆتان وەک جۆبیستین تا ئێستا ڕوبەڕووبوونەوە لە ناو سنتەری شاری ڕوومادی هەیەوە وەک ئاماژەم پێکرد ئەم شوێنێکە من لێ وەستاوم بە دووری 400 مەتر کۆمەلگای حکومی سنتەری شاری ڕوومادیەوە تا ئێستا ناو کۆمەلگای حکومی شاری ڕوومادی ڕوبەڕووبوونەوە لەنێوان سوپای عێراق و پۆلیسی اتحادی و ژووری ئەمەلیاتی چاکدارانی ژووری ئەمەلیاتی ڕوومادی بە ڕوبەڕووبوونەوە هەیە وەک دەبینین ئەو هەمەرانی کە لە ئێستادا لەوێدا دەرەکەون لە دوای منەوە ئەوانە لە ئێستادا نزیک بوونەتەوە بە تەواوی لە کۆمەلگای حکومی. لە ئۆپراسیۆنەکەدا زیاتر لە 11500 سەرباز و پۆلیسی سوپای عێراقی و 5000 چەکداری هۆزە سونەکان بەشدار بوون. بەپێی زانیاریەکانی دەستگای هەواڵگری عێراقی تەنها 100 چەکداری داعش لە سنووری شاری ڕوومادیدا ماون و زۆربەی چەکدارەکانی هەڵاتون. العجلات مالتكم بالداخل تخلون الجنرات طالعات من السياج. لە ئێستاشدا هێزە هاوبەشەکان ڕۆ ئاراستی باکووری شارەکە لە پێشڕەویدان و هەردوو ناوچەی بۆژدێ و بەنداوی ئەبوو ئەلوانیان دوای ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داعش کۆنتترۆل کردوێتەوە. چەکدارانی داعشش ڕۆ ناوچەی سێلە هەڵهاتون دانیشتوانی ئەو ناوچەیەش وەک قەڵغان بەکاردێنن و ڕێگرن لە هەڵهاتنیان. الحقيقة هي موضوعنا الدواعش ما موجودين. ڕاستیدا داعش لە ناو شاری ڕوومادی نەماوە بەڵام ئەوەی بۆ ئێمە بۆتە بەربەز ئەو هەموو بۆمبەیە کە چێنراوە و لەگەڵ ئۆتۆمبیلی بۆمبرێشکرا و لە شەوەی تۆڕی هاوبەش لەگەڵ ماڵی هاوڵاتیان بۆمبرێش کراوە. ئەمەش بربەستێکی گەورە بوو لە ڕێی سوپاکەمان. شاری ڕوومادی دەکەوێتە ڕۆژئاوای شاری بەغدا و بە دووری 108 کیلۆمەتر. دانیشتوانەکەی زۆربیان لە هۆزەکانی دلێم و ئەبوو الفەهد و ئەبوو ئەلوان و ئەبوو زیاب و ئەبوو عەساف و ئەبوو عوبێد و ئەبوو ڕیشە پێکهاتون. شاری ڕوومادی پێگەی گرنگی هەیە بۆ حکوومەتی عێراقی چونکە ڕێڕەوی خێرای هاتوچۆ لەگەڵ بەغدای پایتەخت و شارەکانی تری ڕۆژئاوای عێراق هەیە و پەیوەندی بازرگانی و ئابووری بەهێز لە نێوان عێراق و ئوردن و سووریا بەیەکەوە دەبەستێتەوە. بە کۆنتترۆلکردنەوەی ڕوومادی ڕێگەی هێزە ئەمنیەکان کراوە دەبێت بۆ پێشڕەویکردن بەرەو قەزای حەویجە و ناوچەکانی ڕۆژئاوای کەرکووک و پاشان ئۆپراسیۆنی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ نزیک دەبێتەوە. ئومێد محەممەد NRT شاری ڕوومادی سنتەری پارێزگای ئەمبار.